بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕە 44. لاپەڕە 44 بەهای بڕ. لێرە نووسرایە داستان 4 ڕیز پارچە دۆمینەی ڕێکخست. لە هەر ڕیزێک هەمان، ئەو شێ زۆر گرنگە، هەمان ژمارەی لە پارچە دۆمینە دانا. بڕێک بنووسە ژمارەی گشت پارچەکان بنوێنێ. ئایا هەموو پارچەکان دەکەنە چەند؟ ئەو زانیاریانەی ئەمن دەزانم تەنیا و تەنیا ئەوەیە کە 4 ڕیز هەیە، ئەوەی دەزانم 4 ڕیزی دۆمینە هەیە و دەزانم لە هەر ڕیزەی ژمارەکان وەک یەکن. ئەوەی ئەمن نازانم چەند پارچە دۆمینە لە هەر ڕیزەی هەیە، بەڵام دەزانم کە ئەگەر لە ڕیزی یەکەم 3 پارچە هەبوو، دووەمیش 3ە، سێمیش 3ە، چارەمیش 3ە. بۆ وێنە لێرە پارچە دۆمینە 4 ڕیز هەیە. 4 ڕیز پارچە دۆمینە، ڕیزی 1، ڕیزی 2، ڕیزی 3 و ڕیزی 4. لێرە هەر تەنیا لەو وێنەیە لە هەر ڕیزەی 7 پارچە هەیە، بەڵام بەخۆی تەنیا لەو وێنەیە بەڕاستی وان نییە. نازانم چەند پارچە هەیە. لێرە 1 پارچە، 2، 3، 4، 5، 6، 7. ڕەنگە جارەکی دیکە 6 پارچە هەبیان، جارەکی دیکە 3 پارچەیان، 2 یان 1000. کەواتە چونکە نازانم چەند پارچەیە لە هەر ڕیزەی چ دەکەم؟ لە جیاتی پیتەکدا دەنێم. بەڵام ئەو شتێک کە من دەیزانم 100% ئەویش 4 ڕیزە. 4 ڕیز دۆمینە هەیە. 4 ڕیز، ڕیزی 1 و ڕیزی 2، ڕیزی 3 و ڕیزی 4. کەواتە چ دەنووسم؟ دەنووسم 4 جاران پیتەک بە کەیفی خۆم. لێرە پیتی ئی هەڵبژێردرایە لۆ ئەوەی ژمارەی پارچە دۆمینەکان لە هەر ڕیزاک. ئەوجا ئەوە بڕەکە نووسرا، ئەوە بڕەکەیە 4 جاران ئی. هەندێک جار لە جیاتی ئەو جارانەی ئەو لێکدانەی تەنیا دەنووسرێت 4 ئی. دەبێن بە خۆم زانم لە مابەینی 4 و لە مابەینی ئی ئەگەر هیچ هێمایەک نەبوو، کەواتە هێمای لێکدان هەیە بەڵام نەنووسرایە. هەندێک جاریش بەو شێوەی دەنووسرێ 4 وەکەوانە ئی. کەواتە 3 شێوە هەیە لۆ نووسینی 4 جاران ئی، یان ئاوها، یان ئاوها، یان ئاوها. 4 جاران ئی، 3 شێوە هەیە. ئەوجە بەهای بڕ مانای چییە؟ بەهای بڕ مانای کەنجی دەتوانم بەهای بڕ ببینمەوە ئەگەر هاتوو زانیم ئەو پیتە، ئەو گۆڕاوە دەکاتە چەند. لێرە نووسرایە، ئەوجە نووسرایە داستان ئێستا تۆزەک زانیاری زیاتر هەیە. داستان لە هەر ڕیزێک 6 پارچە دۆمینەی دانا. ئێستا کە زانیم لە هەر ڕیزێک 6 پارچە هەیە، ئیشەکەم زۆر ئاسان بوو. دەچم بڕەکەی دەنووسم 4 ئەوجا جارانی 6 هەتا بزانم هەموو پارچە دۆمینەکان دەکەنە چەند؟ دەکەنە 24. یەکسانە بە 24. چونکە بەهایەکەم دیتەوە، بەهای بڕەکە کو دیتمەوە؟ چونکە زانیم گۆڕاوەکە دەکاتە چەند. پێشترێ تەنیا بڕەکەم نووسی بوو. ئەوجە دوای نووسرایە چی دەبێت ئەگەر لە هەر ڕیزێک 9 پارچە هەبی؟
بێگومان ئەگەر 6 پارچە هەبی ئاسان بوو 4 جاران 6 دەکا 24. ئەگەر 9 هەبی ئەویش هەر ئاسانە 4 جاران 9 دەکا 36. کەواتە زۆر بە ئاسانی دەتوانم بەهای بڕ ببینمەوە کاتێک کە زانیم گۆڕاوەکە دەکاتە چ ژمارەیەک. ڕاهێنانی دوو بڕێک بنووسە پاشان بەهایەکەی ئەژمێر بکە. شانیا دوو قەڵەمی دار و چەند پاکەتی لە قەڵەمی ڕەنگاوڕەنگ کڕی. ئەو پاکەتانە هەر یەک لە پاکەتەکان 4 قەڵەمی تێدا بوو. ئێستا بڕێک دەنووسم. پێش هەموو شتێک ئەمن دەزانم لە هەر پاکەتەی 4 قەڵەم هەیە، بەڵام نازانم چەند پاکەتی کڕیە، چونکە نووسرایە چەند پاکەتێکی کڕی. ئایا 2، ئایا 100، ئایا 1000 نازانم. چونکە نازانم لە جیاتی چدا دەنێم ئەمن پیتک، بەڵام دەزانم لە هەر پاکەتەی 4 قەڵەم هەیە، واتە ژمارە قەڵەمەکان دەکاتە 4 جاران پیتک پیتی س لێرە. پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ 2 قەڵەمی دیش بەو جۆرەی بڕێکم نووسی بۆ ژمارەی هەموو قەڵەمەکان. 2 دار و چەند پاکەتەکیش کە لە هەر پاکەتەی 4 قەڵەم هەیە. ئەگەر 4 پاکەت قەڵەمی ڕەنگاوڕەنگی کڕیبی و 2 قەڵەمی داریشی کڕیبی دەکاتە چەند؟ واتە ئێستا دەتوانم بەهای بڕەکە ببینمەوە، چونکە ئێستا زانیم چەند پاکەت. لە جیاتی پیتی س دەنووسم ژمارە 4، چونکە زانیم ئێستا 4 پاکەتی کڕیا. 4 پاکەت. کەواتە 4 جاران 4 دەکا 16، ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 2 دەکاتە 18، واتە شانیا 18 قەڵەمی کڕیا. پاشان نووسرایە ئەگەر شانیا هات و 3 پاکەتی کڕی دەکاتە چەند؟ واتە دەینم بڕەکەی هەمان بڕی جاران لە جیاتی پیتی س دەنووسم 3، 4 جاران 3 دەکا 12، ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 2 دەکاتە 14 دانە قەڵەمی کڕیا. ئەگەر 3 پاکەت بوو 14، ئەگەر 4 پاکەت بوو 18 بە هەمووی، چونکە ئەو 2 قەڵەمی دار ئەوە هەرگیز ناگۆڕێ، تەنیا 2 قەڵەمە هەمیشە لەگەڵا. کۆ 2 تەنیا و تەنیا ژمارەی پاکەتەکان دەگۆڕێن کە گۆڕاوەکە ژمارەی پاکەتە. چەند قەڵەم لە ناو پاکەتی هەیە ئەویش هەر ناگۆڕدرێ. گۆڕاوەکە تەنیا ژمارەی پاکەتەکان. تەواو بووم لەو پرسیارەی دیتنەوەی بەهای بڕ. تەواو بووم لێرە لەو لاپەڕەیە. ئەوجا لاپەڕە 45. لاپەڕە 45. ساغ بکەوە پرسیاری ژمارە 1. ڕوون بکەوە چۆن بەهای ئەو بڕەی ئەژمێر دەکەی ئەگەر زانیت پیتی س یەکسانە بە 3. زۆر 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 ئاسانە. ئەو بڕە وەکو خۆی دەنووسمەوە لە جیاتی دانان. ئەو پیتەی لا دەبەم پیتی س، لە جیاتی پیتی س دەنووسم 3 بزانم چ ڕوو دەدا. 8 جاران پیتی س کەم 5. 8 جاران پیتی س کەم 5.
کەوانەکەی وەکو خۆی دەنووسمەوە، هەشتەکەی وەکو خۆی دەنووسمەوە، جارانەکەی وەکو خۆی دەنووسمەوە، ئەو پیتەی لا دەبەم دەنووسم 3 پیتی س، کەوانەکەی دەنووسمەوە، کەمەکەی دەنووسمەوە، پێنجەکەش دەنووسمەوە. ئێستا ڕێزیەتی کردارەکان واتە ناو کەوانەکەی ئەنجام دەدەم. 8 جاران 3 یەکسانە بە 24. ئێستا کەوانم پێویست نییە دەتوانم لای بەم هەردووچیان، کەمەکەی دەینمە خوارێ، پێنجەکەش دەینمە خوارێ. ئێستا زۆر ئاسانە، هەموو کەس دەبی بزانێ 24 کەم 5 دەکات چەند؟ 4 دەکەم 5 دەکانەوە و دووش بووە 1 دەکا 19. بەهای بڕەکە کردیە 19 چونکە پیتی س کردیە 3. جارە چی دیکە ئەگەر پیتی س بکاتە شتە چی دیکە بەهایە کە دەگۆڕدرێ بێگومان، بەڵام ئەو جارەی پیتی س کردیە 3. بڕێک بنووسە، ئەوەی هەر گۆڕاوێک دەینوێنێ ڕوونی بکەوە. ئەوەی ڕاستی بێ من ئەو پرسیارەی تێنەگەیشتم. شەونم ڕۆژی دووشەممە ماوەی 2 کیلۆمەتری بڕی، ئەو ڕۆژ 3 کیلۆمەتر. هیچ نازام گۆڕاوەکە چییە. گۆڕاوەکە ئەگەر ئەوە بی ئایا سەرجەمی هەردوو ڕۆژەکە دەکات چەند، ئەوە دەبیتە گۆڕاو. نازانم لێرە ئەوەی چاکەم ئەوەی ڕاستی بی. دەزانم ئەگەر 2 کۆ 3 ئەوە بڕەکەیە، ئەگەر بەهایەکەشی ببینمەوە هیچ نازام، هیچ گۆڕاوەک نییە. ناتوانم هیچ چی دیکە ڕوونی کەمەوە پرسیارە، هەست ناکەم گۆڕاوەکەم هەیە. ئەگەر گۆڕاوەکەم هەبی سەرجەمەکە دەکاتە ئەو کات دەبیتە هاوکێشە، نابیتە بەڕ، بەڵام نازانم. ئێستا پرسیاری 3. مریەم هەفتانە هەمان ئەو شانە گرنگن، هەندێک، هەمان، چەندانە، ئەوانە گرنگن، واتە گۆڕاوەک دەبی هەبی. مریەم هەفتانە هەمان ژمارەی کتێب دەخوێنێتەوە لە ماوەی 4 هەفتە. ئەوەی ئەمن دەیزانم نەگۆڕاوە، ئەویش 4 هەفتە. هەر هەفتەی هەمان ژمارە، واتە ناگۆڕدرێ هەمووی هەفتەی وەکو یەکە، بەڵام ئەمن نازانم چەند کتێبە، چونکە نووسرایە نەنووسرایە چەند کتێبە، کەواتە 4 جاران، چونکە کتێب 4 جاران کەواتە بڕێکم هەیە، ئەویش 4 جاران چ دەنوێنێ، گۆڕاوەکە چ دەنوێنێ، ژمارەی کتێب لە هەر هەفتەیەک، ژمارەی کتێب. ئەوە بڕەکەم نووسی. پرسیاری هەر بڕێک ئەژمێر بکە، ئەگەر هات و پیتەکە کردیە 10 یان کردیە 11 یان کردیە 12. 10 و 11 و 12. ئێستا ئەمن بڕەکەم هەیە 4 س. یەکەم جار پیتی س لا دەبەم دەنووسم 10، ئەو 4 جاران 10. دووەم جار دەنووسم 11، سێم جار دەنووسم 12. بزانم بڕەکە دەکاتە چ. ئەمن لێرە بە شێوەیەکی ئاسان لە ناو خشتەم دانایە ئەو بڕە، ئەوها پیتی س دەگۆڕدرێ، جارێک 10، جارێک 11، دوایش دەبیتە 12. کە 10 4 جاران 10 دەکات 40، بەهای بڕەکە کردیە 40. کە پیتی س 11 4 جاران 11 دەکات 44، بەهای بڕەکە کردیە 44، کاتێک پیتی س دەکا 11. کاتێک پیتی س دەکات 12، 4 جاران 12 دەکات 48. کەواتە بەهایەکە دەگۆڕدرێ بە پێی گۆڕاوەکە کە پیتی سە لەو بڕە
4 جاران س. ئەو جارەی بڕەچی دیکەم هەیە. ئەو جارەی بڕەکە ناوی چییە؟ پرسیاری 5 س کۆ سێ جاران 4. دیسان پیتی س لا دەبەم دەنووسم 10، دوایە لای دەبەم دەنووسم 11، دوایە دەنووسم 12 بزانم چ دەقەومێ. زانم لێرە لە چێن دەرێ ئەوەم نووسیە. دیسان گۆڕاوەکەم لێرە نووسی و بڕەکەشم لێرە نووسی س کۆ سێ جاران 4. س کۆ سێ جاران 4 ئەوە. ئەوجا کە پیتی س دەیە، پیتی س لێرە لا دەبەم دەنووسم 10، ئەوجا دەی کۆ دەکەمەوە لەگەڵ سەی دەبیتە 13. ئەمن یەکسەر کۆم کردیتەوە هەتا زۆر کاتم نەڕوا، بەڵام خوێندکاری ژیر دەبی ئەتوو بنووسیەوە بڕەکەی تەنیا پیتەکەی لابەی پیتی س بنووسی 10 کۆ سێ، ئەوجا دوایە 10 کۆ سێ دەبیتە 13 جارانی 4 دەکەم، دەکاتە 52. پاشان پیتی س ئەگەر 11 بوو 11 کۆ سێی دەکەم دەبیتە 14 جاران 4 دەکا 56. دوایە ئەگەر پیتی س 15 بوو 15 ئەگەر 12 بوو 12 کۆ سێ دەبیتە 15 جاران 4 دەکاتە 60. کەواتە بەهایەکە دەگۆڕدرێ بە گۆڕینی گۆڕاوەکە. پرسیاری 6 دیسان لێرە هەر لێرە چای دەکەم 2 جاران 10 جاران 5. 2 جاران 10 دەکاتە 20، 20 جاران 5ش دەکاتە 100. بەهای بڕەکە کردە 100 کاتێک کە پیتی س کردیە 10. ئەو جارەی 2 جاران 11 جاران 5. لۆ ئاسانکاری یەکەم جار 2 جاران 5 دەکات 10، ئەوجا 10 جاران 11 دەکاتە 110. بەهایەکە کردە 110 کاتێک پیتی س کردیە 11. ئەو جارەی 12 2 جاران 12 دیسان جاران 5. 2 جاران 5 10 لۆ ئاسانی، ئەوجا جاران 12 دەکاتە 120. بەهایەکە کردە 120، بەهای بڕەکە کردە 120. زۆر 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 ئاسانە، تەنیا پیتەکەی لابە، ژمارەکەی دانێ ئەژمێر بکە. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان، بڕێک بنووسە ئەوەی گۆڕاوەکە دەینوێنێ دیاری بکە. پرسیاری ژمارە 7 کارزان چەند کتێبێکی هەیە؟ نازانم چەندە. لەسەر هەر ڕەفەیەک 7 کتێبی دانا. دەزانم لە هەر یەک ڕەفە 7 کتێب هەیە، بەڵام نازانم چەند ڕەفەیە. چونکە نازانم چەند ڕەفەیە، بڕەکەی دەنووسم 7 جاران ڕ. تەواو. ڕ چ دەنوێنێ؟ ژمارەی کتێب لە هەر ڕەفەیەک دەنوێنێ. لێرە ناتوانین بەهای بڕەکە ببینینەوە چونکە نازانین لە هەر ڕەفەیەک ببوور.
ژمارە ڕەفەکان نازانین ڕاستە دەزانین لە هەر ڕەفەیەک 7 کتێب هەیە بەڵام نازانین چەند ڕەفەیە ڕاستە لێرانە چەند ڕەفەیە نازانین ژمارەی ڕەفەکان گۆڕاوەکە ژمارە ناتوانین بەهای بڕەکە ببینینەوە چونکە نازانین چەند ڕەفەیە تەواو پرسیاری 8 هێمن 18 پارچە شیرینی هەیە زوو دەنووسم 18 هەیە هەمان ژمارە پارچە شیرینی دا بە هەر 4 هاوڕێیەکەی ئەوەش دەزانم وشەی پارچە شیرینی دا بە هەر 4 هاوڕێیەکەی واتە کەمکردن هەیە چونکە پارچە شیرینیەکان پێشکەش دەکاتە هاوڕێیەکانی چەند هاوڕێی هەیە 4 دانە هەر کەسەی چەند پارچە شیرینی دابەش دەکا نازانم چونکە نازانم یەکسەر دەنووسم 4 جاران پیتی شیرینی ئەوە بڕەکەم نووسی ئەو جا ئەگەر هاتوو هەر کەسەی 1 پارچە شیرینی بوو ئەوە 4 جاران 1 2 پارچە بوو 4 جاران 2 3 بوو 4 جاران 3 و هەتا دوایی بێگومان هەتا دوایی نابی چونکە پیتی تەنیا دەبیتن یان 1 یان 2 یان 3 یان 4 5 نابی چونکە 4 جاران 5 دەکا 20 بەخۆشی تەنیا 18 هەیە کەواتە پیتی دەبی لە 5 گچکەتر بی بەڵام ئەوە بڕەکەیە ئەو بڕە ئاسان نییە نووسینی پرسیاری خشتەکە تەواو بکە زۆر ئاسانە تەنیا دەینم ئەو پیتەی لا دەبەم دەنووسم لە جیاتی بۆ وێنە 2 پاشان 3 پاشان 4 بزانم چ ڕوو دەدا 21 جاران 2 لێرە 2 21 جاران 2 دەکات چەند دەنووسم دەکاتە 1 جاران 2 2 2 جاران 2 4 دەکات 42 ئەو جارەی لە جیاتی پیتی دەنووسم 3 21 جاران 3 1 جاران 3 3 2 جاران 3 6 ئەو جارەی پیتی لە جیاتی پیتی دەنووسم 4 1 جاران 4 4 2 جاران 4 6 کەواتە خشتەکە تەواو کرا دیسان لێرە بە هەمان شێوە لە جیاتی پیتەکەی لا دەبەم دەنووسم 1 جار 12 ئەو جە کۆی دەکەمەوە لەگەڵ 28 2 8 10 1 و 2 3 1 4 ئەو جارەی لە جیاتی پیتی دەنووسم 14 زانم چ ڕوو دەدا 14 کۆ دەکەمەوە لەگەڵ 28 4 و 8 12 1 و 2 3 1 4 ئەو جارەی دیسان پیتی لا دەبەم دەنووسم 20 کۆی دەکەمەوە 0 و 8 8 2 و 2 4 48 42 48 لێرە بە هەمان شێوە پیتەکەی لا دەبەم دەنووسم 6 9 جاران 6 دەکاتە چەند 9 جاران 6 دەکات 54 ئەو جا کەم 6 54 کەم 6 لێرە دەنووسم 14 کەم 6 8 وە 4ش لێرە 48 بەهایەکە کردێت 48 بەهای بڕەکە کاتێک کە پیتی کردێ 6 ئەوجە دیسان ئەوەی دەسڕمەوە لە جیاتی پیتی دەنووسم 7 9 جاران 7 چونکە لێرە جارانە 9 جاران 7 دەکا 63 کەم 6 13 کەم 6 7 57 جاری سێم دیسان
لە جیاتی پیتی س دەنووسم 8 9 جاران 8 9 جاران 8 دەکا 72 72 کەم 6 12 کەم 6 6 66 دیسان لێرە پیتی سئلا دەبەم دەنووسم 8 یەکەم جار 8 کەم 1 8 یەکی لێ بڕوە ناوکەوانەکەی ئەنجام دەدەم یەکەم جار 8 کەم 1 دەکا 7 ئەوجا 7 جاران دووش دەکاتە 14 جاری پاشتر جاری ئەو جارەی کە دێ لە جیاتی پیتی س دەنووسم 10 10 کەم 1 دەکا 9 9 جاران 2 دەکا 18 ئەو جارەی دەنووسم 11 11 کەم 1 دەکا 10 10 جاران دووش دەکاتە 20 هیوادارم ڕوون بی گریمان پیتی ن یەکسانە بە 6 ئەوجا لێرە ئەمن دوو لام هەیە ئەو لایە لای ڕاست و ئەو لایەش لای چەپ لەمابەینیان دەبی ئەمن ئەو هێمایانە دانێم یان بچووکترە لە یان گەورەترە لە یان یەکسانە بە پاش ئەوەی لە جیاتی پیتی ن دەنووسم 6 ئەوجا هەنگی دەزانم کام لا گەورەترە و کام لا بچووکترە یەکەم جار بە لە جیاتی پیتەکەی بنووسم 6 بزانم چ ڕوو دەدا کە لێرە دەنووسم 6 لێرەش دەنووسم 6 4 جاران 6 لە لای ڕاست دەکا 24 لە لای چەپ 4 کۆ 6 دەکا 10 بێگومان 24 گەورەترە لە 10 کەواتە ئەو هێمایی دادەنێ لای ڕاست گەورەترە لە لای چەپ 2 جاران 6 دەکا 12 10 کۆ 6 دەکا 16 لەگەڵ 6 16 کۆ 6 دەکاتە 22 هەمووی بەیەکەوە دەکا 22 بێگومان لای چەپ گچکەترە لە لای ڕاست لای ڕاست گچکەترە لە لای چەپ لای ڕاست بچووکترە لە لای چەپ 20 جاران 6 دەکا 120 5 جاران 4 20 20 جاران 6 دەکا 120 بێگومان هەردوو لایەکان وەکو یەکن یەکسان تەواو پرسیار چییە؟ پشتیوان بە ئۆتۆمبیلەکەی 9 کیلۆمەتری لە کاتژمێرێکدا بڕی دەبا بنووسرابە لە کاژێرێکدا بۆ ماوەی 3 کاژێر وەڵام بریتیە لە 3 ن پرسیارەکە ئەوەیە ئایا بە هەمووی چەند کیلۆمەتری بڕیە لە 3 کاژێر دەنووسین 3 ن 3 پیتی ن پرسیاری 17 بەهای س چەندە کەوا لە بڕی 7 جاران س دەکا یەکسان بێ بە زۆر زۆر هەڵە نووسرایە کەوا کراس و کەوا ئەوە نابێ کە وا دەبێ ئەو هاب نووسرێ کە بەتەنێ واش بەتەنێ کەوا لەو بڕی دەکا ببیتە دەبا ئەوها نووسرابە بەهای پیتی س چەندە بەهای پیتی س چەندە کە بڕەکەی یەکسان دەبی بە 49 واتە ئەمن چ دانێم لە جیاتی پیتی س هەتا بەهایەکە ببیتە 49 ئەگەر نەتزانی خوێندکاری ژیر بۆ وێنە یەکی دانێ 7 جاران 1 دەکا 7 ناکات 49 دوی دانێ 7 جاران 2 دەکاتە
4 ناکات 49 3 دانێ 7,321 4 دانێ 7,428 هەتا ئەوەی دەکا 29 بەڵام ئاسانترین ڕێت چییە؟ ئەو 49 بینی دابەشی هەفتیکەی لە خشتەی لێکدان دەبینی دەکاتە هەفت واتە پیتی س دەبی یەکسان بی بە هەفت ئەو کات ئەو بڕا یەکسانە بە 49 بەهایەکەی دەکات 49. پرسیاری 18 ڕستەیەک بنووسە کە دەنوێنرێ بە بڕی ئەوە و ڕستەیەکی دیش بنووسە کە دەنوێنرێ بە بڕی ئەوە. ئەو پرسیارە تێنەگەیشتم ڕستەیەک مانای چییە؟ دەبوایە بنووسرا بە دەقێک بنووسە نەک ڕستەیەک چونکە بە یەک ڕستە تەواو نابی. ئەمە لێرە 2 دەقە بنووسیە هیوادارم ئاسان بی بەلاتان دەقی یەکەم و دەقی دووەم. دەقی یەکەم سۆما هەموو جارێک 4 لاپەڕەی لە چیرۆکێک دەخوێندەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک واتە هەموو چەند ڕۆژێک هەموو ڕۆژێک هەر یەک لە ڕۆژەکان 4 لاپەڕەی دەخیندەوە. ئەوەی ئەمن دەزانم 4 لاپەڕەیە ئەوەی ئەمن نازانم چەند ڕۆژە بەڵام دەزانم لە ڕۆژی دوایی دوهەمین ڕۆژ 5 لاپەڕەی خوێندەوە. بڕێک بنووسە بۆ ژمارەی هەموو لاپەڕەکانی کە سۆما خوێندیتەوە ئەو کات بڕەکە دەکاتە ئەو بڕەی وەکو لێرە نووسرایە. چەند ڕۆژە نازانم بەڵام دەزانم هەر جارەی هەر ڕۆژەی 4 لاپەڕەیە پاشان دوهەمین ڕۆژ 5 لاپەڕەیە. ئەگە بمەوێ بزانم چەند لاپەڕەیە بە هەمووی ئەو بڕەی ئەوها دەنووس ئەوە دەقەکەم نووسی پاشان دەقێکی دیکە لۆ ئەو بڕێک و دەنووسم ئەمن ئەو هەم نووسیە. ڕۆنیا بەخۆی و 3 لە هاوڕێکانی واتە بەخۆی لەگەڵ 3 هاوڕێی چیان کرد چوونە چێشتخانە. چێشتخانەشم هەڵە نووسیە چێشتخانە دەبی چاچیکە ببوور چێشتخانە ئەوها چوونە چێشتخانە پاش نان خواردن چیان کرد پارەی فاتورەکەیان بە یەکسانی دابەش کرد بەسەر هەر چواریان بەسەر خۆیان 4 کەسن ڕۆنیە و 3 هاوڕێی دەکات 4 کەس کە پارەکەیان دابەش کرد هەر یەکەیان 5 دۆلاری بەبەر کرد و چەند دیینارێکیش واتە هەر کەسەی 5 دۆلار و چەند دیینارێکیدا. بڕێک بنووسە کە تێچووی نان خواردنەکە بنوێنێ کەواتە ئەو بڕە تێچووی ناخواردنەکە ئەوها دەنوێنێ 4 کەسن 5ەکە دۆلارە ئەو پیتەش چەند دیینارێکە کە نازانین چەند دیینارە. ئەوە لێکدانەوەی من بۆ ئەو پرسیارە. ئەگەر لێکدانەوەیکی دیکەت هەیە خوێندکاری ژیر دەتوانی باسی بکەی. پرسیاری 19 تەنێک هەیە لە 1500 پارچە دۆمینە پێکهاتیە. پاشی کەوتنی پارچەکان یەک لە دوای یەک هەندێک لە پارچەکان نەکەتن واتە زۆر باش دروستیان نەکردبوو. 57 پارچەی سۆر و 2 ئەوەندەش پارچەی سەوز لە شوێنی خۆیان مانەوە نەجوولان. ئایا چەند پارچە کەوتووە بڕەکەی بنووسە. ئەمن دەزانم هەمووی 1500 دەزانم 57 سۆر کەتیە 2 ئەوەندەی پارچەش 2 ئەوەندەش کەتیە لە پارچەی سەوز کەواتە
2 جاران 57 دەکات چەند؟ 2 جاران 57 دەبی بکاتە چەند؟ ئەمن وابزانم ئەو پرسیارەم هەڵا چاکردە وابزانم نووسی بووم 75 ببورن بەڵام ئێستا دەتوانم چاکەمەوە 57 کۆ 2 جاران 7 چاردا 2 جاران 5 دا یەکیش 11 واتە 57 دانا پارچەی سۆر 104 دانەش پارچەی سەوز نەکەت ئەو جا ئێستا دەبی کۆیان کەمەوە 57 و 104 7 و 4 11 5 و 1 6 یەکیش 7 یەکیش 171 پارچە نەکەت ئەدی چەندی کەتیە 1500 کەم 171 دەکەم 171 بڕوا لێ دا کەم 1 9 9 کەم 2 9 کەم 7 2 4 کەم 1 3 یەکیش دەمێنێتەوە 1329 پارچە کەتە خوارێ بەڵام 114 پارچەش نەکەتە خوارێ کەواتە من ئەگەر بڕەکەی بنووسم کو دەنووسم لێرە دەمتوانی ئەوها بنووسم بڕەکە یەکەم جار ئەگەر لێرە بنووسم 1500 کەم 114 1500 کەم 114 ئەوجا ئەگەر گۆڕاوەکە ئەدیکە گۆڕاوەکە جیاوازیەکەیە کەواتە ئەوە بڕەکەیە گۆڕاوەکەش جیاوازیەکەی لە مابینی ئەو پارچانەی کەت نەخوارێ و ئەو پارچانەی کەمانەوە ئەو بڕێ ئەو هادەنووسین 114 دەبی دیسان کۆی بکەمەوە لەگەڵ ببوور 114 هەرتەنیا کەسکەکان بوو کۆی بکەمەوە لەگەڵ ئەوها کۆ 57 باش لە جێچیت کە بنووسم یان دەتوانم ئەوها بنووسم بڕەکەی 171 ئەوها باشترە 1500 کەم 171 ئێستا پێدا چوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە پرسیاری 20 بەهای ڕەنووسی شین لەو ژمارەی چەندە پێش هەموو شتێک دابڕینەکان دروست دەکەم سێ ڕەنووس لە لای ڕاست دابڕینی یەکەکان سێ ڕەنووسی ناوەندێش دابڕینی هەزاران لێرەش دوو ڕەنووسە دابڕینی میلیۆنان چونکە بەهای ڕەنووسی شین لە دابڕینی هەزارانە دابڕینی هەزارانیش سێ خانەیە یەکەمیان 1000 دووەمیان 10000 سێمیان 100,000 نۆیەکەش لە 10,000 کەواتە 9 جاران 10,000 دەکات 90,000 زۆر ئاسانە ڕێکی دیکەش هەیە ئەویش چییە؟ ئەویش ئەوەیە ئەو ڕەنووسانەی دەکەونە لای ڕاستی نۆیەکە هەمویان دەکەمە 0 1 2 3 4 نۆیەکەش دەنووسم ئەوها نۆ ئەوجە 4 سفرەکانیش دەنووسم 1 2 3 4 دەکاتە 90,000 ئەوە بەهایەکەیتی ئەو ڕێیە زۆر ئاسانە پرسیاری 21 زۆر ئاسانە ئەوەش
یەک هەمیشە لە لای ڕاست دەست پێ دەکەم 1,8 9,4 دەکاتە 9,4 دەکا 13 سێەکەی دەنووسم یەکەکەی دەینمە ئێرە 1 و 3 بێگومان فاریزەکەی دەینمە خوارێ ئێستا ئەو یەکە کۆی دەکەمەوە لەگەڵ 3 دەکات 4 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو یەکەی ئێرە دەکا 5 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو 4ی دەکاتە 9 فاریزە 3 پرسیاری 22 بە پیتی بنووسە کو دەینووسی بنووسە 66 و 666 بەش لە 1000 پرسیاری 23 کۆکردنەوەیە 9 کۆسێ یەکسانە بە 12 ئەوجا 3 کۆ سفر هەر 3 لەگەڵ ئەو یەکەی ئێرە دەبیتە 4 ئەوجا 0 کۆ 4 دەکاتە 4 پاشان 6 کۆ 8 دەکات 14 ئەوجا 5 کۆ 2 دەکا 7 لەگەڵ ئەو یەکەی ئێرە دەکا 8 پاشان ماوە ئەو 4 کە هیچ نەمایە لەلایەکەی دی ئەو 4 لەگەڵ 0 هەر 4 ئەو های لێ هات 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 کەواتە ئەو هایە دەبی لە لای ڕاست دەست پێ بکەی 9 3 12 3 و 0 3 یەکیش 4 0 و 4 هەر 4 6 و 8 14 5 و 2 7 یەکیش 8 4ەکەش دێتە خوارێ ئەگەر بمەوێ بیخینمەوە کو دەخینمەوە ئاسانترین شت داوڕێنی یەکەکان دروستکەم سێخانەیە داوڕێنی هەزارانیش دروستکەم 484,442 ئەو پرسیارە هەتا ڕادەیەک زەحمەتە زۆریش گرنگە زۆر باش دەبی ئاگان لێبی چ ژمارەیەک شوێنی ئەو هێمایی دەگریتەوە لێرە دوو ژمارەم هەیە یەکەچیان لە لای ڕاستە یەکیشیان لە لای چەپە ژمارەی ڕاست دەبی گچکەتربی لە ژمارەی چەپ نووسرایە گچکەترە پاشان نووسرایە لێرە چ دانێم ئایا 1 و 2 3 و 4 و 5 دانێم ئایا 0 و 1 و 2 و 3 و 4 دانێم ئایا چ دانێم لێرە پێش هەموو شتێک ئەمن دەبی بزانم کە ئەو 5 وەکو ئەو 5ەیە ئەو 2 وەکو ئەو 2ەیە ئەو 4 وەکو ژمارەکەی ئێرەیە 8ەکە گەورەترە لە 3 0 وەکو سفڕە ئەو 3ش گچکەترە واتە ئەو ژمارەی لێرە 4 لێرە ئەمن دەبی ئەو ژمارانەی دایان دەنێم هەمویان گچکەتر بن لە 4 واتە 0 و 1 و 2 و 3 و باشە 0 و 1 و 2 و 3 باشە ئەدی 4 باشە لەبەر چ باشە چونکە ڕاستە 4 ئێرەش 4 بەڵام چونکە لێرە 3 گچکەترە لە 8 کەواتە ژمارەی لای ڕاست هێشتان گچکەترە ئەگەر 4 دانێم هەر گچکەترە لە ژمارەی لای چەپ کەواتە ئەوە ڕاستە لەبەر چ ئەوە هەڵەیە چونکە ئەگەر 5 دانێم لێرە کەواتە ئەو ژمارەیە گەورەتر دەبی لەو ژمارەی تێک دەچی ئەو بچووکترە لە
بە کەلک نایە کەواتە چ ڕاستە ئەوە ڕاستە دەتوانم سفری دانێم دەتوانم یەکی دانێم دەتوانم دوی دانێم دەتوانم سێ دانێم دەتوانم چاریش دانێم کەواتە ب ڕاستە. خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی دوو لاپەڕە هەتاوانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بشی.